هێزن تورکیە ناوەندە باژارێ کۆبانیە تۆباران دکن. پێکدارانی نوێ لە نێوان هێزەکانی ئیسرائیلی و خۆپێشاندەرە فەڵەستینیەکان لە مزگەوتی ئەڵەقسا لە ئۆرشەلیم. Di roja rojnamevaniya Kurdî de rojnamevanên Herêma Kurdistana Iraqê behsa binpêkirinên duwarê medyayê de dikin. تەماشاچێ خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشهاتنەوە ڕێوەڕامەی کورتکۆنەکشن من جانن دیلان ئومیدوارم دەمێکی خۆش وەلمان بوونە سەر. سلااو و rêzê min Saleh Demî Cerjî bû we bîner hêja ferma em ji nûçeyeke ji Kobaniyê dest pê bikin. Hêzên Tirkiye sibaha rojayînê navenda bajarê Kobaniyê kir armanc û di encamê de birîndar û ziyanên madî bûn. Li gor raportan Tirkiye cadeya 48 û taxa bi navê taxa Şehîd Kawa tûbaran kir. Ev êriş dibin piştî destpêkirina Tirkiye operasyonekê li Herêma Kurdistana Iraqê li dijî çekdarên Partiya Karkerên Kurdistanê. تورکیا ساڵەهایە وەکو خاوەن ماڵ هەر کات کە ویستویەتی بێ ئەوەی لە دەرگا بدات خۆیەکە بەژوورەوە. تورکیا دیسان لە ڕۆژانی ڕابردوودا دەست بە هێرشێکی نوێ بەرفراوانی بۆ سەر هەرێمی کوردستان کردووە. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە ڕێبوارڕەشی چاودێری کاروباری ڕامیاری ڕاستەوخۆ لە سویدەوە لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. کاکە ڕێبوار خۆشهاتنەوە بەڕامەی کورتکۆنەکشن ئایا لە ڕاستیدا ئەم هێرشەی تورکیا بەهۆی بوونی پەکەکەی لە قەندیل لیان لە هەرێمی کوردستان یان وەکو باس دەکرێت تورکیا بە دوای کارنامە و خەون و ئاماجەکانی خۆیدایە؟ نەخێر ئەوە زۆر جار باسکرا و بە سەدان و بە هەزاران باڵگە هەیە کە دەوڵەتی تورکیا لە 100 ساڵەی دوایی دامەزراندنیا چەندین جار هێرشی کردوتە سەر کوردستان لە هەر بەشەکانی کوردستان لە کاتێکا کە پێکاکە هێشتا 40-50 ساڵی ماوە دابمەزرێ. دەوڵەتی تورکیایەوە دەزان کە هەمیشە باسی ویلایەتی مسڵ و باسی کەرکووک دەکا کە ئەوە بە خاچی خۆی دەزانێت هەروەها باسی ڕۆژهەڵاتی کوردستانەکە باسی ڕۆژ ئاوای کوردستانەکات و بەو شوێ لەبەرەوە ئەوانەی کە بەو شوەیە ئەو قسەیە دەکەن قسێکی نادروستە. دەوڵەتی تورکیا کوردستان بە دوا کۆڵۆنی خۆی دەوڵەتی عوسمانی دەزانێت کە بە ئاشکرا باسی دەکەن لە حیزبەکەی ئەردۆغان ئاکەپا لە حیزبی دەکرێت تورکیا ساڵەهایە بەو کردارە لەشکریانە نەیتوانێت و ناتوانێت پەکەکە لێناو ببات. ئایا کێشەی کورد و پەکەکە لە تورکیا بە تانک و تۆپ و هێرش لەشکریەکان و لە لولەی توفەنگەوە چارەسەر دەکرێت؟ نەخێر بێگومان باوەڕ ناکەم شەڕی کوردستان بە لە ڕێگای چەک و لە ڕێگای تونند و تویژەوە چارەسەر بکرێت، بەڵام ئێوە دەزانن کەو لایەنانێکی تر تاوانباری پارتی دموکراتی کوردستان دەکەن بە هاوکاری لەشکری تورکیا. ئایا ئەمە پەیوەندی بە سەردانەکەی مەسرور بارزانیەوە هەیە و یاخود تەنها مەزەد نەکردنە و یاخود چ بەڵگەیەک هەیە بۆ سەڵماندنی ئەو تاوانە؟ ناوە تاوان نییە، سیاسەتێک دەکرێت. ئێستا ئەوەی کە من پێم وایە کە پێی زیاتر دروسترە پێی بوو جێماڵی بنەماڵی مەلا مستەفا وەک لە زیاتر لە پارتێکە بەناوی پارتی دیموکراتی کوردستانەوە هەیە. ئێوە دەزانن کە ساڵەهایەک لەگەڵ دەوڵەتی ئێران کاری کردو و ئێستش پەرەلێل لەگەڵ دەوڵەتی ئێران کار دەکا، بەڵام هاوکات و بە تایبەتی لەگەڵ دەوڵەتی تورکیا کار دەکا. هەموو بەڵگەنامەکان بە جوانی بەڕوونی نیشانی دەدەن کە ئەو بنەماڵەیە پەیوەندێکی ڕاستەوخۆیان بە دەوڵەتی تورکیاوە هەیە، ڕێگەیان داوە کە دەوڵەتی تورکیا بێتە ناو کوردستان و ئاسایشی دەوڵەتی تورک دەپارێزن. بەڵگەکان زۆرن، هەر ئێستا دەبینین کە دەوڵەتی تورکیا زیاتر لە هەندێک شوێن 30-40 کیلۆمەتر هاتوۆتە ژوورێ. دەوڵەتی تورکیا لە ڕێکەوتنامەیەکە کە خەڵکی کوردستان ئاگای لێن یا نەوتی کوردستانی بۆ 50 ساڵ بردووە و ئێستا ئەم شەڕی ئێستا لە ڕاستیە وەکو 40 ساڵ لەمەوە پێشنیە کە دەوڵەتی تورکیا لەسەر دووشت شەڕی دەکرد. دەویست باشووری کوردستان داژیکە، هیچیان ئاوی شیرین بوو یا ئاوی شیرینە، هیچیان نەوتە. ئێستا دەرکەوتووە کە لە باشووری کوردستان نزیکەی 700 بلیۆن کوبیک مەتر گاز هەیە. دەوڵەتی تورکیا مرخی لەوە خۆش کردووە دەوێت بچێتە باشووری کوردستان ئەوە داگیر بکە و ئەوە لە ڕێگای ماڵی مەلامە دەتوانین خاڵ بە خاڵ لەسەری بدوێن. کاکە ڕێبار ئەوەی کە دەگوزاری ئێستاکە لە هێرشەکەی تورکیا پەیوەندی بە پارتی و یەکێتی و گۆڕان و لایەنەکانەوە نییە، بەڵکو پەیوەندی بە خەڵکی کوردستان و خاکەکەیەتی. چما خەڵکی کورد لە باشوور
نوێنەرانی لە پەرلەمانی هەرێمی کوردستانی عێراق و هەروەها لە عێراقیش وا بێدەنگن. بەڕای من هەڵەیە کە پەرلەمانی ئەوەی باشووری کوردستان بە پەرلەمانێکی باشووری کوردستان بچای بیان و باشەڕی پارتی کرێکارانی کوردستان و بێتە باشووری کوردستان و پارتی کرێکانی کوردستان بەڕای من تاکە هێزێکە کە ئێستا لە بەردەم ئەم داگیرکاریە وەستاوە و پێویستە لایەنەکانی دیکە کە لە ماڵی بەرزانی دوورن بە پێیان وایە کە ئەمەشتێکی هەڵەیە بەڕاستی هەڵوێستێکی ڕوون و ئاشکرایان هەبێ چونکە ئەمە قەباتێکی ئازادی خوازی نەتەوەیە. ڕێبارەشی چاودێری کاروباری ڕامیاری کە ڕاستەوخۆ لە سویدەوە لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندا بوون زۆر زۆر سپاس. بۆیەوە. چاوی واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. نانسی پیلۆسی وتەبێژی ئەنجومەنی نێران دەڵێت کۆنگرس دەیەوێت کارێکی زۆرتر بکات بۆ یارمەتیدانی ئۆکرانیەکان. لێدوانەکانی پاش دەرکەوتنی لە ڕۆژی پێنجشەممە لەگەڵ سەرۆکوەزیری ئۆکرانیا دنیس شمایهۆڵ لە کۆنگرس دیێت کۆنگرس ئاماژەی بە پەسەندکردنی داواکاری یارمەتیەکی زۆرتری کرد پاشەوەی سەرۆک جۆ بایدن 800 میلیۆن دلار لە یارمەتی بۆ ئۆکرانیای ڕاگەیاند. دورا هشتی کسی جه باجار ماریوپولی اوکراینی کار بون جه باجار دورپیچکری برون روجا پنجشنبه خواگهاندن زاریوپوچیا پشتی زحمتی و ریویتی وان یا بهتری 24 دمجمیران کن لسر روی وان دیار بو وان جناوا باسان سلاف و لکسو ناس و خوبخشو روزنامه‌وانان کرد. لگور خاچا سور پیشبین بو که 1500 کس به باسان جباجر ورن درخستن لتنی هجماره که بچوک کاربون درکون. لگور جیگری سرک وزیر اوکراینای روجا پنجشنبه جبر بردوامی توپباران روسیا لسر کوریدور مروویه که اریکرن لسر چه بو کسک نکاری بو جباجر درکوه. سرک روسیا ولادیمیر پوتین روجا پنجشنبه ادعای سرکفتن کرد شر باجار استراتژیک دریای آزوف ده. پێکدادانی نوێی لە نیوان پۆلیسی ئیسرائیل و خۆپەشاندەرانی فەڵەستینی لە ڕۆژەی هەینی لە مزگەوتی ئەلاقسا لە ئۆڕەشلیم هاتە ئاراوە. وێنەگەرێکی AFP لە شوێنی ڕۆداوەکەوتی پۆلیسی ئیسرائیلی بە گازی فرمێسکاوەر و گولەی پلاستیکی هەڵیان کوتایە سەر لاوانی خۆپەشاندەری فەڵەستینی کە بە بەردبارانی پۆلیسیان دەکرد. ئەم پێکدادانە پاش مانگێک لە تونند و تویژی کوشندە دێت لە پێکەوە هاتنی مانگی ڕەمەزان و ئاهەنگگێڕانەکانی پاسۆڤەری جووەکان. به میلیونان رونشوان شنگهای هند بن بندن تندنه تاوی که حکومت دست به سستکرنا کارانتینی کرد لهن نافچین که افدمکه کیسین کرونا لی نهاتنه دیتن. کار به دستین ساغلمیه روجا اینه گوت بهتری 11 کسان روجا که بره به صدما کرونا جیانا خوش دستا. شنگهای هر وها روجا پنجشنبه 17629 پیکتی نو ین کووید 19 را گهاندن که دناوان دا 15698 کیس تن نشان نخوشی لوان دیار نبون. دستلاداران پیوان ریگرتنا لویروس لهن نافچیان سست کرد جهه که بکیمانی بو هفته که تکیس لنهاتنه تومار کرن. پلیس و آگرکوژن واشنطن پایتخت دست پیشخریه که مروفهی کریه جبو آلیکاری اوکراینای جبلی وانجی هجمارک خوابخش آلاوین پیویست جبو اوکراینای ری دشینن آگاهین بهتر دوی راپور دیده. بەڕێبەرایەتیەکانی ئاگرکوژاندەوە و پۆلیسی ناوچەی ئارلنتن لە ڤرجینیا لە دەرەوەی واشنگتنی پایتەخت یارمەتی مرۆیی کۆ دەکەنەوە بۆ یارمەتیدانی ئۆکرانیا و سیباری هاوکاریان ئامادە کردووە. تێکڕای کەرەستەکانی ئاگرکوژێنەوە چاکەتەکان پانتۆڵەکان پوتەکان و ئامێرەکانی هەناسەدان کە ئاگرکوژێنەوەکانی ئۆکرانی لە کاتی ئۆپراسیۆنەکانی ئاگرکوژێنەوەدا هەوای پاکی پێ هەڵەمژن. جگەلەوانش ئەو بەستەکە زۆرانەی بەرگری دژەگولە و پێداویستی پزیشکی تێدایە. ئەو هاوکاریانە لەلایەن ڕێکخراوی خۆبەخشی خێرخوازی یارمەتی یەکگرتووی ئۆکرانیاوە کۆ دەکرێنەوە دەگوازرێنەوە بۆ ئۆکرانیا.
دوای ئەوەی بارەکان ڕەوانی ئۆکرانیا دەکرێن بەرەو ڕۆژ ئاوای وڵاتەکە دەنێرێن. Міста, які вже отримали допомогу від нас. لە نێو شارەکانی کە پێشتر یارمەتیان وەرگرتووە بریتین لە چەرنیهێف، هۆزلێت، کێف، ڤیشۆرۆت. قەبارەکە لە زیادبووندایە و ئێمە هەر لە بەیانیەوە تاکو شەو کار دەکەین بۆ یارمەتیدانی ڕێکخراوە خێرخوازیە جۆراوجۆرەکان، پەناگەکان، دەستگا پزیشکیەکان، نەخۆشخانەکان و بەرگریەکانی ناوچەکان. دەستگاکە لەلایەن ئەمریکیە بەڕێگەز ئۆکرانیەکانەوە لە ناوچەی واشنگتن دیسی لە ساڵی 2014 بۆ یارمەتیدانی ناوچەی دۆنتسک داگیرکرا و ڕێکخرا بوو. لە ئێستادا یارمەتی خارکیڤ، ئۆدیسا، میکۆلایڤ و چەندین شار و شارۆچکە و گوندەکانی دیکەی ئۆکرانیا دەکات. لە کۆی گشتی دەستگاکەدا 7500 جانتای کەرەسەی سەرەتایی تیمارکردنی جەنگ بەسەر ئۆکرانیادا دابشکراوە کە لەسەر گەیاندنی 20,000 تر دەکەن، هەروەها خۆبەخشەکانیان دەرمان و کەلوپەلی پزیشکی و جلوبەرگ و خواردن و کەرەسەی پاراستنی کەسی و بەرهەمەکانی پاک و خاوێنی تەندروستی کۆ دەکەنەوە و دابەشی دەکەن. لە ئێستادا تورەکەی جەستا بۆ تەرمەکان باردەکەین. ئەمانە قەبارە گەورەکانن و بچووکەکان بەداخەوە بۆ مناڵن. ڕەوانەی فۆرسێل، گۆستۆمێل و بۆچا ئەو شارانەی نێزی کیێڤەوە دەکرێن. لە ئۆکرانیاش خۆبەخشەکانی وەک لیۆدومیلا شۆدۆڵینە کەلوپەلەکان دابەش دەکەن. ئەو خەڵقی ناوچەی دۆنێتسکە کە لە دوای دەستپێکردنی جەنگەوە ماڵەکەی جێهێشتووە. هەموو کەسێ دەبێ یەک بگرن. ئۆکرانیا یەکە کاتێکە هەمومان پێکەوەین، هەمومان دەتوانین لە سەرکەوتنی هاوبەشمانداوە بەرهێنان بکەین. من باوەڕم وایە ئۆکرانیا دەیباتەوە. ماکسیم پرۆدۆن دانیشتووی بۆریسپێل لە بنەڕەتە خەڵقی شاری مایکۆلایڤە، شارێکی باشوور کە بە بەردەوامی لە ژێرهێڕشی رووسایە. دوای ئەوەی بۆ ڕۆژ ئاوا گواسترایەوە ناوی لە نووسنگەی سەربازی تۆمار کرد. لە هەمان کاتدا ئەو لە کاری ئیداری لە ئەمبارەکە یارمەتی دەدات. ئێمە لە بەرەی پێشەوە ئەنجامەکە دەبینین کە وەش متمانەی بەهێزمان پێدەدات کە ئێمە سەر دەکەوین. بەرگریکارەکانمان لە هێڵی پێشەوەدا بە ئەزمونن، باوەڕیان بە خۆیانە، ئەوان دەم بەزەر دەخەنن. ئەمەش هیوامان پێدەبەخشێت ئێمە بە دڵنیاییەوە دەیبینەوە. دەستگای دابشکردنی یارمەتی یەکگرتووی ئۆکرانیا و هەروەها ئەمبولانس و ئۆتۆمبیلەکانی ئاگرکوژێنەوە 10,000 ماشینە گەڕۆکەکانی کڕیوە و بۆ ئۆکرانیای ناردۆن. بە تێکڕای ئەو هەمووشتانش پێکەوە سوپاس بۆ بەخشینی ئەمریکا ئاسایەکان و کۆمپانیاکان ئەم گروپە زیاتر لە 7 ملیۆن دۆلار یارمەتیان بۆ ئۆکرانیا دابین کردووە. gelek Amerîkiyên dipirsin ka serokê Amerîka Joe Biden hêzeke baş nîşan dide di bersivdana şerê Rûsya li dijî Ukraynayê ya na. Hin ji wan dibêjin divê hêzên Amerîkî destêwerdanê bikin. Agahî bêhtir di vê raportê de. Koşkaspî alîkariya diravî û çekan dide Ukrayna û rêberatiya cizayên roj ava li dijî Rûsya dike. Lê serok Joe Biden naxwaze serbazên Amerîkî beşdarî şerê Rûsya û Ukrayna bike. Ev e biryareke پرانیا ئەمریکیان پشتگیریا wê dikin. û ez dixwazim destxweşiyê li xebatava bikim ji bo çekdarkirin û biçekkirina Ukraynayê heta ku welatê xwe biparêzin. Digel hindê jî û li gora rawergirtineka Associated Press ji bo lêkolînên giştî 54% jî Amerîkiyan dibêjin bersiva serok Joe Biden ji bo şerê Rûsya li dijî Ukrayna ne gelek tund e. 36% dibêjin hema bersiveka rast û durist bû. Lê 8% dibêjin bersiv tund bû. Eger çî baweriyek li cem Amerîkiyan heye ku tole û cizayên aborî li ser welatan bi tinê zirarê digehînin taxa hejaran, lê gelek Amerîkî digel siyaseta serok Biden hevran e ku şiyaya welatên cîhanê bigehîne yek rêza sepandina cizayan li ser Rûsya û bi taybetî jî kesên nêzîkî serokê Rûsî Vladimir Putin. It should have started bang right away. Diviya demo dest ciza hatiban danî. Hundu zanin dema wan hizra cezayan dikirin, diviya her tiş hatiba amadekirin û destpêkirî va. Dema ku istihbarata me ji me re digotin ev dê bibe. Belkî me karîba pitir jiyanên mirovan rizgar bikin. Sebaret beşdarîkirina serbazên Amerîkî divî cengî de digel berdewamiya vî şerî meyla Amerîkiyan hatiye guhertin û niha kêmtir daxwaz dikin ku Amerîkî beşdarî şerî bin. 32% ji Amerîkiyan dibêjin divên ew rolek sereke di vî şerî de bibînin.
بەریمە هەکێ چل ji سەدێ جوانە دەگۆ divê ew rolê sereke bibînin. Li meha du Şubatê 26 ji sedê ji Emerîkiyan dixwest leşkerê wan beşdarî vî şerî be. Niha çil ji sedê dibêjin divê Amerîka rolekî serekî neleyze. Yes, I said that the US should have no role. بله من گوت دوی امریکا رول نبه ده شر اوکراینا و روسیای ده. جبر کو از دجی شریمه. از پشتگیریا شری ناکم. دوید ام نبن پولیسین جیهان او تبلینا کو کین گلین دن ببن. از دخوازم ببینم کو افری و بریه او کنگریسه لسر پرسکری که نافخایی او سوزین کمپینا سروک بایدن ده هاتن داین ببینم. Ev encam nîşaneka aloziyana ji koşkaspîr e. Digal belavebûna wêne û vîdyoyên wêrankariya êrişên Rûsî li ser sivîl û nexweşxaneyan di bacarên Ukranî de bank têkirin ku rê li serokê Rûsî bêgirtin. Lê divêtin hikûmeta Serok Biden jî haydar be ji xetera azirandina Putin ku astê amadekariyê ji bo bikarînana çekê navokî bilind kiriya û her wesa haydar be ji ihtimala şerekî mezintir. Emerîkî dixwazin bi rêveberiya Biden serbaz û leşkerên Emerîkî li welatên Rojhilata Ewropa belave bike ji bo piştevanîkirina NATO. û sêpişkên Emerîkiyan dibêjin endametiya NATO ji Amerîka re bi sûd û mifa ye. Lê piştevaniya giştî negeştiye radeya Hindê ji bo hinartina hêzan heta bi tenişt hêzên Ukrayna re şerê Rûsya bikin. 22 ji sedê wêne pesend dikin û 55 li dijin. 57 ji sedê an ku piraniya Emerîkiyan bawer dikin ku serokê Rûsî Vladimir Putin hêzên xwe hinartina Ukrayna heta ku tawana encam bidin. 36 ji sedê dibêjin ew ne piştrastin û 6 ji sedê dibêjin nexêr. Rastî jî ew e kiryarên bi rêveberiya Serok Biden ne gelekî dûrin ji van rawergirtinên giştî. لە ساڵیادی ڕۆژەمەگەری کوردیدا ڕۆژەمەنووسان ئاماژە بە هەڵکێشانی پێشلکاریەکان و بەرتەسکردنەوەی کاری میدیایی لە عێراق و هەرێمی کوردستان دەکەن و ئەو ئاستانگانە کە لە کاتی ڕۆماڵکردنی ڕووداوەکاندا ڕوبەڕووی دەبنەوە. لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیدا ڕۆژنامەنووسان ئاماژە بە پاشەکشەکردنی ئازادی کاری میدیایی و ئەو لەمپەر و ئاستەنگانە دەکەن کە لە کاتی ڕۆماڵکردنی ڕووداوەکان لە عێراق و هەرێمی کوردستان دێتە پێشیان. بە دڵنیاییەوە دۆخی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانە خراپتر بووە لە ساڵانی پێش و باشتر نەبووە. لەوانەیە کوشتن بە شێوەی فیزیکی نەمابێ، بەڵام چەندینی شێوازی دیکەی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان هەیە، تیرۆرکردنی کەسایەتی ڕۆژنامەنووسان بە تایبەتی ڕۆژنامەنووسانی ڕەخنەگەر و یەکێک لە تازەترین شێوازەکانی ڕوبەڕووبوونەوەی ڕۆژنامەنووسان بریتە لە ڕوبەڕووبوونەوەی میدیا سربەخۆکان، میدیا ئازادەکان، دەنگە ئازادەکان بە شێوەی ئەلکترۆنی لە باڵێن لە ڕێگای هاکردنی پلاتفۆرمە کۆمەڵایەتیەکانی. کاری ڕۆژنامەوانی لە کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان زەحمەتترە، بەوپێیی پڕە لە هێزی جۆرا و جۆر و تێگەیشتنیان بۆ کاری میدیایی لاوازە. بێگومان هەر پارێزگای وەرگری بە شێوە لە شێوازەکە نەزانی چێ دەسەڵاتداری و پارێزگایە و لەگەڵ هێزی ئەمنیەتوانی قسە بکەی. بۆ ئێمە ئەمە گرفتێکی زۆر گەورەیە. بەڕاستی بۆ نەگەست سەیری ناو شنگال بکەیت تقریبا نزیکی هەش هێزی ئەمنی لێیە. ئێمە کە ئیشی ڕۆژنامەوانیەکەین ئەبێ مڕاعاتی ئەم هەش هێزە بکەین، ئەبێ پەیوەندیمان هەبێ لەگەڵیانەوە، ئەبێ بەڕاستی بزانین حرەکاتیان چۆنە، چۆن تەعاملی سەحەفاکەن و هەریەکێکان بە شێوە لە شێوەکان تێڕوانینکی جیازیانی بۆ کاری ڕۆژنامەوانی. لە کەرکووکی شەمانە شێوەیە بۆ نزیکی 13 هێسێ لە ناو کەرکووکەکە کارەکەن، کاری بۆ منەوەکو دامەزراوەی ئەمنی و عسکەری. بۆ ئێمە یەکێکە لە گرفتە هەرە گەورەکان و لەسەر ئاستی عێراقیش بە شێوەیەکی گشتی بۆ نە تێڕوانینێکی استراتیژی و ڕوئیاک نییە بۆ کاری ڕۆژنامەوانی و سیاسیەکان پیان وایە کە سەحافە پێویستە لە خزمەت و وەکو کارەکەری ئەجەندای سیاسی ئەم هێزانە بێ. بۆیە ئەمە گرفتێکی گەورەیە کە لە دەستگاکانی دەوڵەتی شەڕەنگیاوەتەوە. یەکێک لە گرفتە گەورەکان ئەوەیە هەم بە شێوەیەکی گشتی دەوڵەت ڕوئیای نییە بۆ کاری ڕۆژنامەوانی کە بەشێکی گرنگی دیموکراسیە و ئۆکسجینی دیموکراسیە، کەم تێگەیشتنە بە شێوە لە شێوەکان لە سەرتاسەری عێراقاونە. فشاری سەر ڕۆژنامەنووسان لە کاتی خۆپیشاندان و گرژی و ئاڵۆزیەکاندا چڕتر دەبێتەوە. زۆرێک لە ڕۆژنامەنووسان لە کاتی ڕووماڵکردندا ڕوبەڕووی لێدان و
دەستگیرکردن و لێسەندنی کامیرا دەبنەوە. فشار لە ڕۆژنامەنووسان لە کاتی ئاسایی و لە کاتی خۆپیشاندانەکانیش زۆر بووە، ینی کێرفەکە هەڵکشاوە بەداخەوە بە تایبەتی لە کاتی خۆپیشاندانەکانە بەهۆی تێکەڵبوونی هێزە ئەمنیەکان و نەخوێندنەوەی دەست یەکتری زۆرترین فشار لە ڕۆژنامەنووسەکری، ینی ئێمە ئەزمموی زۆر خراپمە لەگەڵم بارودۆخە هەیە لە ماوەی خۆپیشاندانەکان ڕابردوو کامێرە و مایک و هەموو شتێکمان لێسەنراوە بە خاتریەوەی ئێسش کە بە دوای گەڕی نازانی کێ بردێتی، ینی هێزی ئاسایش و سوات و دژە تیرۆر و کۆماندۆ و پۆلیس و چالاکی مەدەنی کۆمەڵی هێزی زۆر جیاوازێن و کەسی نەناسێ هەمووشی ینی ڕژێ بەسەر ڕۆژنامەنووسەکە و هەستەکە ئەو تحریکی خۆپیشاندانەکە، ینی پێی وایە ئەو ئەگەر لە خۆپیشاندانەکە هەبێ زیاتر خۆپیشاندانەکە دەشاناسنێ کە پێپەچوانە و خۆپیشاندانەکە خۆرسکەوە هاتووە، بۆیە زۆرترین تەرکیزیان لەسەر ڕۆژنامەنووسەکەی. لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیدا کە هاوکاتە لەگەڵ 30 ساڵەی دامەزراندنی دەنگی ئەمریکا و لە کاتێکیشدایە بەهۆی باری دارایی و پاڵپشتی نەکردنەوە میدیای ئازاد لە هەرێمی کوردستان پاشەکشەی کردووە. لە کاتی غیابی یان پاشەکشەی میدیای ئازاد و دەنگی ئازاد لە هەرێمی کوردستان دەنگی ئەمریکا ئەم شوێنەی پڕ کردەوە بە راپۆرتەکانی بە گرنگی دانی بە مۆزۆی ئازادی خۆپیشاندانەکان، چالاکی هونەری، چارێکی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە هەرێمی کوردستان و عێراقیش سەرباری بوونی یاسای ڕۆژنامەگەری کەچی بە پێی یاسای سزادانی عراقی مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووساندا دەکرێت و ڕوبەڕووی دەستگیرکردن دەبنەوە. دڵشاد ئەنواری، دەنگی ئەمریکا، کەرکووک. تاوانبارکردنی چەکدارێکی دەوڵەتی ئیسلامی کە لە ئەمریکا تاوانبار کراوە بەهۆی ڕۆڵی لە بەبارمەتەگرتنی ئەمریکایەکان گرنگی هەیە بۆ ئەو خێزانانەی کە بە دوای دادپەروەریدا دەگەڕێن. سیروان کەرجۆ ئەم راپۆرتەی ئامادە کردووە و هاوکارمان سەلاح پیروتی پێشکەشمانی دەکات. دوو حەوت و دادگاییکردن لەم دادگای ڤیرجینیادا هەنگاو و پێوانەی دادوەری بۆ ئەو بنەماڵە ئەمریکاییانە هێناوە کە لە سووریادا ڕفێنران و کوژران. دەستەیەکی سوێند خواردوان ئەلشافعی ئەلشەیخی وڵاتێکی بریتانیایان بە تاوانبار ناسان چونکە لەلایەن داعیشەوە ڕۆڵی لە بەبارمەتەگرتنی 26 جیراوی ڕۆژاواییدا هەبوو. ئەلشێخ بەشێک لە شانەیەکی داعیش بووە لە ساڵی 2010 لەگەڵ ئەلێکساندر کۆتەی جیرا و هەردووچیان لە ساڵی 2020 بۆ دادگایکردن هێنرانەوە ئەمریکا. کۆتەی لە 2021 دانی بە تاوانەکەی داهێنا. لە چاردەی مانگی 4 دەستەیەکی سوێند خواردوان ئەلشێخیان بە تاوانبار ناسان چونکە لەسەر 8 تاوانی پەیوەندیدار بە بارمەتەگرتن و کوشتنی ڕۆژنامەوانانی ئەمریکایی جیمس فۆلی و ستیڤن ساتلاف و کارمەندانی بەشی یارمەتیدان پیتەر کەیسینگ و کایل مولێردا دەستی هەبوو. بنەماڵەکانی ئەو بەبارمەتە گیراوانە پێشوازیان لەو بڕیاری دادگایی کردو دەڵێن داد سەرکەوت. لە کاتی دەستپێکی دادگادا دایەن فۆلی دایکی جیمز کە 2012 ڕفێنرا لەسەر گرنگی دادگایەکی ڕەوا جەختی کرد. پێم وایە دەبێ بە پێچەوانەی ئەوەی ئەنجام درا ڕەفتار بکەین. بە بڕوای من ئەوە جیاوازیەکی گەورەیە. مەبەستم ئەوەیە کە بارمتەکانی بریتانیایی و ئەمریکایی هیچیان پێنەدرا وەک ماڵات لەگەڵیان ڕەفتار کرا. ئەشکەنجە دران، برسێتیان چەشت، نادادپەروەریەکی زۆریان بەرامبەر کرا. گرنگە نیشانی بدەین کە خەڵکی خاوەن شارستانیەت چۆن دەبێت لە بەرامبەر کەسانی تردا ڕەفتار بکەن. کارناسان دەڵێن هەر بۆیەشە ئەو دادگایە خاوەن تایبەتمەندی بەرچاو بووە. هەر بۆیە بنەماڵەکانی ڕفێنراوی ئەمریکا بەڕوونی داخوازیان کردووە ئەو کەسانەی لە ڕفاندن و کوشتنی منداڵەکانیاندا دەستیان هەبووە بەهۆی کردارەکانیان لە دادگای یاسایی ئەمریکادا لێپێچینەوەیان لەگەڵدا بکرێت. بۆیە ئەو کەیسە بەڕاستی نیشانی دەدات کە چۆن ئەو بنەماڵانە پێشەنگ بوون و چۆنیش بەردەوام لە پێناوی منداڵەکانیاندا هەوڵیان داوە. ئەوانەی لە کردداری ڕفاندن و کوشتندا دەستیان بووە بە دەگمن لە وڵاتەدا دادگای کراون کە قوربانەکان لێی لەدایک بوونە. سەبارەت بە ئەمریکا پێم وایە بۆ کەسانی دەرەوەی وڵات ئەوە نیشان دەدات کە حکوومەتی ئەمریکا و کاربەدەستانی ئەو وڵاتە هەتا چ ڕادێک هەنگاو دنێن تا ئەو کەسانە بەرپرسیار بکەن لە دەرەوەی وڵات کە وڵاتیانی ئەمریکاییان کوشتووە. ڕووگەن دەڵێت دادگای ئەلشێخ ئەگەری ئەوە بۆ ئاژانسەکانی چەسپاندنی یاسای ئەمریکا دەرەخسێنێت کە بە دوای کەیسی هاوشێوە لە دژی بیانیەکانی بەرپرسیار دەبگەڕێن کە تاوانیان لە دەرەوەی وڵات لە دژی وڵاتیانی ئەمریکا ئەنجام داوە. هەروەها بوارێکیش بۆ بنەماڵەکانی دیکەی خوازیاری دادپێشنیار دەکات کە بەهۆی کردداری تێرۆر لە دەرەوە تووشی زیان بوونە. ئەوە ڕەنگە سەلماندنێکی زۆر باش و مۆدلێک بێت بۆ بنەماڵەکان و ئەوانش کە بە زیندوی ماون. چاو لەو کەسانە بکەن و بڵێن ئەمە شتەیە کە دەمەوێت. ئەوە ئەو یەکسانیەیە کە بۆ خۆشەویستانی خۆمان دەمانەوێت.
فۆگێت دەڵێت بۆ ئەوەی کە دادگای لەو شێوەیە لە ئەمریکا دووپات بێتەوە هاوکارێکی فرەلایەنەی کاریگەر لەگەڵ هاوبەش و هاوبەندانی ئەمریکا لە دەرەوەی جیهان پێویستە درێژەی هەبێت. بنەهێژا لەڤەر کورد کۆنێکشن بداویتێ تا ڕۆژاکەدن بۆ کورد کۆنێکشنەکەدن سڵاوین ڕەڤیندۆسکی و فەرات فەلاحی لە کۆنترۆلی و لەڤەر استودیو جانی دیلان و من ساڵات ئەمیژەر بۆوە هەر شاد و بەختەوەر بن. ببینە خۆش.